ئێوە دەزانن داری بەتەمەنیشمان هەیە لەم کوردستانەیە و شولەتە ناو چوارتا و بانکەشا بۆ بین و نوێژەکەش گوندە جوانەکەی باراو سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕانی خۆشەویستم هاتمۆلاتم بۆ بڵۆکێکی نوێ ئەمڕۆ هاتووینێتە ناو شارباژێر بۆ ئەوەی جوانترین شوێنەکانی ناو شارباژێر کە پاییزی پێوە دیارە لە ئێستا ئێوەی خۆشەویستی ئاشناکەم ئێوەی بەڕێز کاتێک هێنە ناو شارباژێرەوانە من بە ئێوەڵم ئەم شوێنانە دیمەنی جوانی ئەجگار تێدایە بۆ ئەوەی تۆی بەڕێز یادەوەری خۆتی تێدا تۆمارکەیت و دیمەنی پایزانەی خۆت وەکو یادەوەری لای خۆت هەڵگریت و تێدا تۆمارکەیت ئێوە لەگەڵ ما بێنەوانێت تا چەند شوێنێکتان پێ بڵێم بۆ ئەوەی ئێوە کاتێک کاتن ناو شارباژێرە ویستان وێنەیەکی یادگاری بگرن لەم شوێنانەیە تۆماریکەن و بمێنەوانێ وێنەکاتان بمێنێتوانێ بۆ ڕۆژانی داهاتوو کە وەکو یادەوەری لای خۆتان هەڵیگرن بمێنەوە لەگەڵمان پیری شەوکێڵ یەکێکە لەو شوێنانەی کە من پێشنهاتان بۆکەم کاتێکە ویستان بێن وێنە یادەوەری تۆمارکردن بۆ پاییز سەرێک لە پیری شەوکێڵ بن وەکو دەبێنن هاوڕیان هێشتا پاییز بەڕووی پیری شەوکێڵە نەهاتۆتە ڕوو ئێشتا ماوێتی بۆەوەی دارەکان زەرد بن و دیمەنی جوان پێشکەش بە دیمەنی جوان بە سروش ببەخشن بە بۆچوونی خۆمام زانی ئێشتا بە بۆچوونی خۆمام زانی کە پاییز لێرەیە ڕەنگی خۆی داواتوانە بەڵام وەکوێ بێنن هێشتا دارەکان خۆی سەوزە و گەڵاکان بەشی خۆی سۆزی پێوە ماواتەوانێ بۆیە بە بڕای من کاتێک ویست دیمەن تۆمارکەی پێویست بەوەیە دیمەنەکان وەکو خۆی دەرکەوێت کاتێک کە تۆ نیەتت هەیە بێتەوە شوێنە ئێستا من بەتوانێت پاییزی پیری شەوکێڵ بووم بەڵام وەکو دیارە هێشتا دارەکان سەوزە بەڵ هاوڕێن خۆشەویست دوایەوی ئێمەش هەنێ وێنەمان بە خۆمان تۆمار کرد ئێستا بەڕێکەوین بەرەو ئەو شوێنەی کە بەنیازیم چین بۆی ئەوش گوندە جوانەکەی باراوە بزانین پاییزەکەی گوندی باراو چۆنە و تا بە ئێوەی خۆشەویستی ئاشناکەم من چەندین شوێن بۆ ئێوەی خۆشەویستە گوازموانێت تا ئێوە ئەگەر ڕۆژ هاتن سەردانتان کرد بە ئێوەی خۆشەویست بڵم کە پاییزەکەی چەند شوێنێک لە ناوچەی شارباژێری قەشەنگ پاییزەکەی زۆر جوان ئێوە گەر هاتن بۆ ئێرە بۆ شوێنانەی کە بۆم دیاریکردوون بە بڕای من ئەتوانن دیمەنی دڕپێن بە خۆتان تۆمارکەن و وەکو یادەوەری لای خۆتان بمێنێتەوانێ ئێمە ئێستا هەنگاوانەی بەرەو کوێ بەرەو گوندی باراوە کاتێکە تۆی شەکی ڤیدۆگرافیەکەیت پێت خۆشە بێت هەر دیمەنێکە جوانی ببەخشێت بۆ بە ڤیدۆکانت یان بە شێوازی گەشتەکەت لێ دەوەستیت و ئامانجدەوەی کە دیمەنێکی جوان تۆمارکێ بۆیە کاتێکە بڕای من کاتێککە ئیشێکی ڤیدۆگرافیەکەی یان شێکی ڤڵۆگەکەی پێست بەوەیە تۆ زیاتر تەنیابی بۆ ئەوەی ئەو کەسێکە لەگەڵتایە بێزار نەبێت بۆیە من ئێستا حالەن کە دیمەنێکی جوان بینیتە لە پشتمەوە بۆ ماڵێکە دیمەنەکە زۆر تایبەت بوو بەڵام بۆی وەسام و ڤیدۆیەکی تایبەتم بۆ ئێوە تۆمار کرد و تا بە دڵی ئێوەی خۆشەویست بێت و ئێمە حالەن لە هەرسەر ڕێگەی گوندی باراوی انشاءڵڵا تقریبی چارەکی 20 دقەیەکی تر ئەگەی نەشوێنی مەبەست و لەوێش دیمەنی جوانتا بۆ تۆمارەکەم عشقت بێچارە کردم دڵسوتاوە دەوێدایم زۆلفت بادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایم هاوڕانی خۆشەویستم ئێمە گەیشتوین تا گوندی باراو بەخێر بێن بۆ گوندە جوانەکەی باراو ئینشەڵڵا هەوڵێم بە پێی توانە
یەکەمە دیمەنیش لێرە بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوانە ئەگەر بەرچاوم کەوت دیمەنی پەیزانی گوندی باراو ئینشاءڵڵا وردە ئەچین بەرەو خوارەوانی و بۆ ناو گوند تا بزانین دیمەنی پەیزانەی گوندی باراو هاتۆتە بەرهەم هاتۆتەوەی کە ئێمە ببینین و بۆ ئێوەی خۆشەویستی بگوازینەوانێ یا ئەڵڵا بسمیللا ئینشاءڵڵا ئەڕۆین بەرەو خوارەوانێ بەرەو گوندە جوانەکەی باراو عشقت بێت چارە کردم دڵسوتاوە دەوێدایم زۆلفت بادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدەم دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایم دێڵ بەلێو ئایا لێ بەندە کۆیە شێد بۆ دەوێدەم کاغایەڵ دنۆی سێم بۆ لەیلاو بەدڵێکی پڕ لا خێنەوە و دەنجی قرینگان دێن لە هەوای نێتوانین دیمەن بۆ ئێوە خۆشەویستە گوازینەوانێ ئینشاءڵڵا وردە هەنگاوانەی بەرەو سەرەوانی و تا بتوانم دیمەنی جوان بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوانێ ئێوە لەگەڵ ماوە بمێننەوانێ تا دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوانێ بەخێر بێن بۆ گوندە جوانەکەی باراو بەڵە هاوڕانی خۆشەویستی من ئێستا گوندە جوانەکەی بەرایش بەجێ هێڵم هەنگاوێگانێن بەرەو شوێ هەنگاوێگەنێ بەرەو چەند شوێنێکی تر شەڵاکەکەشمە شوێنی مەبەست ئەوەی کە پێویست بە دیمەن بۆ ئێوەی خۆشەویستیە گوازمەوە ڕاستی هێشتا گەڵاکان بە تەواوەتی لێرەش زۆر زەرد نەبووە دیقەتیان نەشوێنما نەتوانی وەکو پێویست دیمەن بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوانێ بەس بەڕاستی من ئەوەی کە پێویست بێ لە بڵۆگەکە بۆ ئێوەی خۆشەویستیە گوازمەوانێ ئێمەیتە وردەوەدا گوندە جوانەکەی باراژ بەجێ هێڵین و ئەمە کە لە بەردەمانە ئەمە گوندە جوانەکەی باراوە پشت بەخوای گەورە ئەچینە سەرەوانێ و چەند شوێنێکی تر بۆ ئێوەی خۆشەویست دومارەکەین و دوای ئەوە کۆتایی بە بڵۆکەکەمانە هێنین بۆیە گەر هاتن سەردانێکی گوندە جوانەکەی باراوتان نەکرد لە شار باشێر وەکوە هیچتان نەکرد بێ من خۆم بە دڵمام شوێنە حەزیشم لێیەتی و چەندی جار سەردانم کردووە بەڵە هاوڕانی خۆشەویستم هێتە وردەوەردە گوندی جوانەکەی وردەوەردە گوندە جوانەکەی باراو بەچی هەڵێن دوایەوەی کە ئێمە لێرە نوێژی نیوەڕۆمان کرد با قبوڵیکە شتێکیشتان پێڵم بابینی خۆمان بێت بینی خۆمان نەبێ قەیناکە لێرەشا خوای گەورە قسمەتیەوەی پێکردی بەنسیب کردین کە لێرە بانکەشیان بۆ بین و نوێژەکەشکەین و وردەوە تایتر هەنگاو بنێ بەرەو سەرەوانێ بەرەو کوێ بەرەو شوێنانی کە پێویستەکە بۆ ئێوەی خۆشەویستی گوازمەوانێ جوانی مەگڕۆیۆرایم نازایانی دێرون جوانی گیان لە عیشق دوورایم نازایانی دێرون ئەی هاوایەر لە عیشق دوورایم گشکایە تێکمەیەن تۆیم بە یار دەزایانێم بە دۆستی وەڵا هەڕانی خۆشەویست کاتێک کە لە گرگاشەوانیانە مەتعمەکەی گرگاشە کاتێکەی کە دەرەوانی بەسەر پردەکە تێپەڕی لێرە تو لە ڕێک هەیە وازە ماسی بژای قەڵاچوالانی بێتەوە لێرە شاتوانێت تۆ دیمەنی جوان تۆمارکەی بۆ خۆت و وێنەی خۆت بکردی بەجددی حەزمە کرد زۆربەی ژێگەکانیان کوردستانە ئاوا تونێلی دارین بوایە و هەمووی وەکو ئەسفەهان لێشی بە دەوڵامەداخەوە زۆربەی کوردستان بۆ جۆرە نییە ئامەکە تۆ لە ڕێگەیە ببینی توانی تۆ دیمەنی خۆتی تێدا تۆمارکرد و بەدڵی خۆت وێنە بگری بێچارە کردم دڵسوتاوە دەوێدایم
زۆل فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدام کاغایەڵدنۆیۆ سێم بۆ لەیلاو بەدڵێکی پڕ لا خێنەوە و دەنجی قرینگان دێن لە هەوای دڵێن کوستان چین دێنەوە شەو داوەتیان تێگڕا دەکرد لە بەدەستایان شایان جوان و پایە و شیرینە و کێژی کوردستان هەڵێم لێرەش ئەوە نەتوانم خزمەت بەیەوە بکەم و دیمێنی جوان بۆی خۆشەویست بازمانێ لە تەنیشم بۆی ژامەریکیەوە عشق دەبێت چایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆل فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدام دیمەنانەی کە بۆ ئێوەی خۆشەویستە گوازمەوە لە چوارتا من پێشنیارتان بۆەکەم کاتێک ئەتانێت دیمەنی جوان گواستنەوانێ بۆ خۆتان یان وێنە بگرن یان ڤیدۆ بگرن ئەو کۆمەڵە شوێنەی کە من ئەو دووسێ شوێنی کە من ئەمڕۆ کردم پێشنیارتان بۆکەم ڕۆن سەردانیکەن بەڵام لە کاتێکە کە لە وەرزی پاییزە کاتێکە چەند سەردانەکەن هەڵ بدەن لە دەوروبەری کاژمێر دەبە دووە بچن ئەو کاتە دیمەنەکان جوانە بەڕاستی تا کاژمێر دوو منەوە پێشنیاری خۆم بۆ ئێوەی خۆشەویست من حالان ئێستا لە ناو چوارتایە ڕێک لە ناوە پێسەبەت لە بەرامبەر مزگەوتی گەورەی چوارتا کاتێککە داخلی ناو چوارتا بیت لێرە دیمەنەگێتە بەردەمێت دیمەنی چنارەکە بۆ پێشووتر بۆم گواستنەوەانێ چنارێکی زۆر گەورە جوانە من خۆزگەمە خواست زۆربەی شارەکان شار و شارچەکانی هەرێمی کوردستان چناریە بۆ جۆرەی تێدا وایە کە ئێمە نییە سەرمان سوڕمایە لەو خزمەتی کە بەو شارەکرا بڵامە داخەوە نایبینین ئەمە یەکێکە لەو ئاوەتانەی کە من بە دواداتوونی بۆکەم هەمیشە بیری ئەو لایەنانەی خەموانە کە ئێمە پێویستمان وەیە کە وڵاتمان بەم جۆرە بێ دارەکانیان دای ئابۆ جۆرەمان دەوێت بۆ ئەوەی ژینگەمان بەرەو پاکبوونەوە بڕوات و خەڵک بتوانێت ئۆکسیجێنی باشی لێ وەرگرێت و ژینگەمان بەرەو ژینگەیەکی خاوێن و جوان هەنگاو بنێ بەڵام بەداخەوە کە ماشەڵڵا لەو هەموو نەخش و نیگار و جوانەی کە خۆی گەورە بە ژینگە و مرۆڤی بەخشیوە کە ئێمە قەدری نازانین ئەم وێنە کێشە ئەبێت چ وێنە کێشێک هەبێ وەکو ئەو پەروەردگارەی کە هەمومانی دروست کردووە دیمەنی ئاوا جوان بنەخشێنێ بەخێربێنەوە چوارتا باوەڕتان هەبێ هاوڕانی خۆشەویست من سەردانی ئەسپانم کردووە باوەڕکەن هاوڕیان زۆرێک ناڵم داری وا بە زۆر بە تەمەنی تێدایە بەڵام نییە ڕێگەی وایان هەیە بە چناری ئاوات تونێلی دەورە دراوە عەقڵ تەسەووری ناکە ئەڵەم وڵاتە چۆن ئاوا بۆ جۆرە خزمەتیان بۆ دارە کردو و کاتێک کە تۆ وڵاتەکەت خزمەتی بەژینگە کرد بەم جۆری بەڵێ هاوڕان خۆشەویست باوەڕکە من سەردانی ئەسپانم کردووە ڕێگەی وایان هەیە کە بە چناری ئاوا بە جۆرێک لە جۆرەکان دەورە دراوە و تونێلی دارینیان هەیە عەقڵ تەسەووری ناکات ئێمە هەمیشە جەخت لەسەر ئەواکەین و ئێمە ئەڵێن خۆزگای ئێمەش زۆربەی شار و شارچەکەکانی هەرێمی کوردستان بە تونێلی ئاوا چنار و دارین ڕێگەکانی سۆسپۆش کرایە بەڵام بەداخەوە ئەوەی کەیبینی کە بۆ جۆرە نییە ئاوا بە دەگمەن ئەبین دەرەکی ئاوا بە تەمەن لە هەرێمی کوردستانە بەتابەتی لە شاری سلمانیە بەدیکرێت ئێمە هەمیشە هەوڵێن بۆ ئەوەی
ژینگەکەمان بەرەو ژینگێکی سۆز بوون بڕات و بۆ ئەوەی خەڵک لێی بحەسێتەوەنە بەڕاستی وەکو دەبێنن هاوڕان ئەمە هاوڕانی ژینگە دۆستی لە پلانی بەتەمەنترین دار لە هەرێمی کوردستان ئەم کارەیان کرد و دەستخۆشیان لێکەم هیوادارم ئەم کارانە ئەم چالاکیانە بەردەوام بێ بۆ ئەوەی ساوانی سۆزاوی دار کە نرخێکی گەورەی هەیە لە وڵات برەی پێ بگیرێت و وە لە خەڵک بکرێت کە زۆر گرنگی بە بابەتی ژینگە دۆستی بدات دەستیان خۆش بێت. بەڵ هاوڕانی خۆشەویستم ئەمەی کە دینیتان دیمەنی پاییزەی وڵۆگی پاییزەی گەشتەکەمان وکە بە ئێوەی خۆشەویست بەستەوانێ ڕاستی کاتمان زۆر کەم ماوە لە بەردەستە من بۆی پێستەکە من هەنگام بدەین بەرەوە بماڵەوانێ ئینشاءڵڵا هەڵێم لە پلانی دووەممە گەشتی دووەم و بڵۆکی دۆمی پاییزانم هەر لەم چەند ڕۆژەیە بۆ ئەوی خۆشەویستی بگوازمانێت تا بە ئێوەی خۆشەویست بڵم کاتێکە گەشتان کرد و ویستان دیمەنی پاییزە بۆ خۆتان گوازنەوانێ و وێنی یادگاری جوان بگرن ئەو شوێنانەیە کە من پێشنیارێکم بۆتان سەدانیکەن و ئینشاءڵڵا پەشیمان نابنەوە تا بڵۆکێکی تر سپاردەی خوا بن ماڵ ئاوا بێ.